بەسەرپەرشتی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری بەرپرسی نوێی مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری لە ڕێگەی کۆنفرانسێکی نائاسایی و بە بەشداری 140 ئەندام دیاری کرا. پاشەوەی کە ئێمە لە کۆی 141 ئەندامی کۆنفرانس 136 کەس ئامادە بوو دەنگیدا لەو ڕێژەیە بەڕێز کاگەژار شارەزووری توانی 74 دەنگ بەدەست بێنێ کە ببێتە بەرپرسی داهاتووی مەڵبەند و بەڕێز مامۆستا سەباحیش 59 دەنگی بەدەست هێناوە 3 دەنگی سپی بوو. لە کۆنفرانسەکەدا دوو کەس خۆیان بۆ بەرپرسی نوێ کاندید کردو بەپێی دەنگی ئەندامانی کۆنفرانس هەژار محەممەد بە 74 دەنگ بە بەرپرسی نوێی مەڵبەندی شارەزوور هەڵبژێردرا. ڕەحیم دەستخۆشی لە بەڕێستانەکەم خوای پەروەردگار پاداشتان باتەوە. وێ دەکەین خوای پەروەردگار جەنابی مامۆستا عەبدولقادریش بە باشتە نەبڕاوەکەی خۆی شاد بکە. ئێمە بەڵێمان داوە بەو براو خوشکە بەڕێزانەمان کە ئەوەی مامۆستا عەبدولقادر نووسیمانە بەیەکەوە لە خزمەتیا بۆ ساڵی 2023 24 25 لە خزمەتی جەنابی مامۆستای کۆچکردووە نووسیمانە بە کۆمەکی خوای پەروەردگار لێبڕاوانە کاری بۆ ئەەکەین ئیشەکەین لەسەر ئەو بەرنامەی جەنابی مامۆستا بۆی داناوین بە کۆمەکی خوای گەورە بەرەو پێش ێبین. دیارە مەبەستی هەردوو برا بەڕێزەکەمان وەکوی کە بێتە بەرپرسی مەڵبەند ئەوەیە کە لەگەڵ ستافی مەڵبەند و تەواوی ئەنجومەنەکان و ناوەندەکانی خوێندکاران و قوتابیان و هەروەها سنتەرەکان و یەکە پەروەردەیەکانی سنووری مەڵبەندەکەمان پێکەوەی ئەو پلانەی کە بە سەرپەرشتی جەنابی مامۆستا عەبدولقادر دامان نابوو بیخینەوە گەڕ و نەفەس درێژانە و بە هێز و توانایەکی تەواوە بیخینەوە گەڕ و خزمەتی کۆمەڵگاکەی خۆمانی پێ بکەین. مامۆستا عەبدولقادر بەرپرسی پێشووی مەڵبەندی شارەزوور دوای خزمەتە بەرچاوەکەی بەڕابوونی ئیسلامی 25 دەیەم ساڵ بە نەخۆشی کۆچی دوایی کرد و ئەندامان و بەرپرسی ئەنجومەنەکان و بەرپرسی نوێی مەڵبەند جەخت دەکەنەوە درێژە پێدەری کارەکانی مامۆستا عەبدولقادر دەبن و بەردەوام دەبن لەسەر خزمەتکردن لە بوارەکانی گەیاندنی پەیامی ئیسلامەتی و پەروەردە و بانگەواز لە سنوورەکەدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.